دەکرا پێشتر بەشێک لە بەرپرسانی ئەمریکا هۆشداریاندا لەوەی کە دەکرێت ئەم هێرشە نەکرێ لەبەرەوەی توانای سەربازی ئەمریکاش سنووردارە ماوەیەک بەر لێسا لە جەنگێکی گەورە لەگەڵ ڤەنزوێلا بووە بۆیە هەم لە ڕووی لوجستی هەم لە ڕووی توانە سەربازیەکە ناتوانن بچنە نێو جەنگێکی نوێ بۆیە پێیان وابوو کە دەکرێت ئەمە دوا بخرێ بەڵام کرا دۆناڵد ترامپ پێشتر وتی بەتایبەت لە دوای ئەو زنجیرە دانووسانانی کە دەکرا وتی من شتێکی نووسراوم دەوێ کە ئێران بە فەڕمی باز لەوە بکە پیتاندنی یۆرانیۆم کۆتایی پێدێ بەڵام ئەمە نەکرا لەگەڵ ئەوەیشی پێشتر ترامپ دەیوت ئێران نەرمین واندووە ئەو نەرمێش بەواتای ئەوە دێ کە دەیەوێ ڕێک بکەوین بۆیە هەموو چاوەکان لەسەرەوە بوو کە ڕێککەوتن بکرێ لە دوای لە ساڵی 2003 ئەو ژمارە کەشتیە سەربازی ئەمریکا جوڵاندبووی هەرگیز نەجوڵێنراون بۆیە هەر پێشبینی و ڕوودانی ئەم دۆخە دەکرا بەڵام پێشبینی ئەوە نەدەکرا کە بەم خێراییە بە تایبەت کەسی یەکەم لە وڵاتە بکرێتە ئامانج دەمانەوێت لەسەر دۆخی ئێران دوایین پەرەسەندنەکان گفتوگۆ بکەین لەگەڵ میوانەکەم بەڕێز کاگەنوەر حسین چاودێری سیاسی فەرموو کاگەنۆر بەخێربی بانی باشکر بەخێر بێن فەرموون بەخێر بێ کاگەنۆر زۆر سپاس خۆش بیا خۆبانتان باش تەندروستیت باشە ئێوە باشن سەلامەت سپاس زۆر سپاس بۆ ئێوە سەرەتای پرسیارەکەم بەوە دەست پێ بکەم زۆرترین پێشبینیەکان بۆ دەچوو کە ئەم هێرشە ئەنجام نادرێ کە ماوەیەک بەر لێسا ئەمریکا زۆر جەختی لێ دەکردەوە بەڵام دەوترا کە بەشێک لە بەرپرسانی باڵای سەربازی ئەمریکا جەختیان لەوە دەکردەوە کە ئەمریکا لە توانای دانیە بچێتە نێو جەنگێکی نوێ بەتایبەت فترەیەک بەر لێسا لە ڤەنزوێلا و لە جەنگێکی گەورەدا بوو چۆن ئەم شتە بە خێرایی ڕوویدا زۆر سپاس بۆ ئێوە لە ڕاستیە مەسەلەن ئێمەش پێمان وا بوو کە منتقڵێ نابێ ئەم شەڕە ببێ هەم بەو دەلیلەی جەنابەت باس کرد هەم بەو دەلیلەی منتقی بەو دەلیلە منتقی کە پارسەنگی هێز لە نێوان ئەم دوو وڵاتەیە زۆر نابەرابەرە و میدیاکان پێشتر وتیان ئەمریکا لە 150 هێزی ئاسمانی خوێناوەتە خۆرەڵاتی ناوەڕاست و کەم جاریش هەیە کە ئەو هێزە بەرێت هەر شوێنێک شەڕێکی گەورەی پێنەکە و بەنظری من دەرفەتی شیا بە کۆماری ئیسلامی ئێران لە جەلسەی یەکەم و جەلسەی دوو هەموو و دانیشتنی سێهەمیش کە بتوانن پێک بێن بەڵام لەبەرەوەی مەرجەکانی ئەمریکا زۆر قورس بوو و لە ڕاستیشان ناتوانین بڵێن ئەمە پرۆسەی دانووسان بوو لە کاتێکا پرۆسەیەکی تاگلایەنە بوو ئەو دەیوت بڕیارێک مێ تۆ بێ واژوویکی واشنتۆن چوار مەرجی قورسی دانابوو و ئەو مەرجانەی کە داینابوو بە تایبەتی هەم ڕادەستکردنی ئەو یۆرانیۆمە پیتێنراوی کە هەیەبوو هەم کۆتایی هێنان بە سیستەمە موشکیە بەهێزەکەی و کۆتایی هاتن بە دەخالەتی و لە وڵاتانی منتەقەکە هەمویان بۆ ئێران زۆر قورس بوون و خودی خامنەئی پێشتر وتبووی چ شەڕ چ دانووسان بۆ ئێمە ئەر ئەنجامەکەی وەگیەکە چکە تەسلیم بوونە لە ڕاستیشا ئەو قسەی حقیقەتی تیا بوو بەڵام بە خۆتان نەزانن بە دوای هاتنەوەی دەورەی خولی دوو هەمی دۆناڵد ترامپ سیاسەتی ئەمریکا و سیاسەتی جیهان ئاڵگۆڕێکی گەورەی بەسەر هاتووە و بڕوای بە یەکلاکردنەوەی هێزە بۆ کێشەکان و لە هەمان کاتیشا بەردەوام جەختی لەسەرەوە کردەوە کە ئێران مەترسیە لەسەر منتەقەکە خۆی لە ڕاستیە ئێران مەترسیە لەسەر منتەقەکە بۆ ئەوان بەمانایەکتر مەترسیە لەسەر ئیسرائیل و ئەمە ئێستا ڕووەدا ئەم شەڕێکە لە دوێنێەوە دەستی پێ کردووە لە ڕاستیە ئەمە درێژەی ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەرە و ئەم ڕووداوانەی 7 ئۆکتۆبەر کە دیزاینەرەکەی ئیسرائیلە و هەژمونێکی گەورەی لە منتەقەکە پیا کردووە و بە خەیاڵی خۆیان یا با بڵم لە ئەجێنداکە دایانناوە کۆتایی بە هیلالی شیعی بێنن بەو مەترسیانە بێنن لەسەر سنوورەکانی تا ڕادەیەکی زۆریش لە واقعدا سەرکەوتوو بن تۆ دیقەت بە لە فەلەستینەوە لەگەڵ حەماس تا ئەگاتە کوشتنی حەسەن نەسڕوڵڵا و تێکشکاندنی حیزب الله و کۆتایی هێتن بە ڕژێمی بەشار ئەسەد و دوایی زەعیفکردنی ئەو هەموو مەرجانش کە ئێستا لەسەر عێراق دایانناوە لە ڕاستیە
کۆمەلگای نێودەوڵەتیش دەخالەتێکی جدی نەبوو لەوەی کە ئەم شەڕە ڕوونەدا و هەموو ئەو وڵاتانەش کە ناڕازی بوون معتەریز بوون لەوەی کە ئەم شەڕە ڕوونەدا یان بە وڵاتانی کەنداویشەوە کە ئێستا کەوتونەتە بەر پەلامارەکانی ئێران یان داوای بەشیانە کرد داوای حسایانە کرد ئیمتیازیان نەویست یان ئەترسان لەوەی کە لەم ئاڵوگۆڕانی کە سەر لە نوێجارێش کە ڕووەدا ئەوەی کە ئێران چەنە مەترسی بووە لەسەر وڵاتانی کەنداو لەسەر قەتەر و ئیمارات و بەحرێن و سعودیە و کوێت ئیسرائیل چەند بەرابەر مەترسیدارترە و بە تایبەتی کە لە چەند ڕۆژی ڕابردووە قونسوڵی ئەمریکا لە ئیسرائیل وتی ئیسرائیل حەقی خۆیەتی و خاشی وڵاتانە وەرگێتەوە ئەمە لە ڕاستیە قسەیەکی تەبیعی ئەم باڵیۆزە نییە ئەمە فکر و خەیاڵی ئیسرائیلیشە وەکو خۆشتان نەزانن چەند جار ڕایانگەیاندووە کە ئەو خاکانە خاشی ئەوانە لەبەرەوە ئەو وڵاتانە دەخالەتێکی جدیان نەبوو داوای ئیمتیازیانە کرد و هاوپەیمانەکانی ئێرانیش رووسیا و چین ئەنی ئەوە نییە کە ئێران پێی وابوو بێ ئەوان نەتوانن لەو جەنگەیە لەو مەترسیا لە ڕوخان بە ئێستاشەوە نەجاتی بن چون ئەوان هەریەکەیان کارتێکی پێ بۆ ئاڵوگۆڕ لەگەڵ واشنگتۆن مەسەڵەن رووسیا کارتی ئۆکرانیایەوێ واش هەست دەکەم کە دانووسانێکی نهێنی هەبێ لە نێوان مۆسکۆ و واشنگتۆن بۆی کە ئیمتیاز وەربگرێ لە ئۆکرانیەوە و ناوچانەی کە داگیری کردو بە تایبەتی ناوچەی گرنگ و استراتیژین بۆ خۆی بەرە لە بەرامبەر ئەوە وە چینی هەمیشە چاوی لە تایوانەکە لە هەر ئەگەرێکی داهاتووە واشنگتۆن چاوپۆشی لێ بکات بۆیە ئەم هێزانە لەسەر بەرژەوەندیەکانیان ڕێکرد نەک لەسەر دۆستەکانیان پێم تەسبیح حساباتە بێ هۆکارەکانی ئەمریکا بۆ هێرشکردنە سەر ئێران تەنها بابەتی ئەتۆم نەبووە نەخێر ئەگەر بابەتی ئەتۆم بێ زۆر وڵاتی تریش ئەتۆمی نەخێر لە ڕاستیە یەکێک لە فاکتەکانە بەڵام وەکوتم ساز کۆماری ئیسلامی ئێران لە ڕابردووە چانسی زۆر بوو کە نەکەوتە بەر ئەو ڕووداوگەلەی کە لە دنیا ڕوویدا مەسەن لە ڕووداوەکانی ڕوخانی دیواری بەرلین و کۆتای هاتنی جەنگی ساد و لێکەڵۆشانەوەی سۆڤێت ئاڵوگۆڕی زۆر لە دنیا ڕوویدا ئێران لە بەرامبەر ئەوە بەرنەکەوت دوایی ڕووداوی مەسەلەن ڕووداوەکانی بەهاری عەرەبی هات کە سنوورەکانی منتەقەکە و ئەو سیستەمانی هاوشێوەی ئێران بوون هەمویان ئاڵوگۆڕیان بەسەرا هات کەچی ئێران لەو بینایە مایەوە و تەنانەت پشتیوانی لەمانەوەی ڕژێم بەشار ئەسەد کرد لە سووریا ئەمانە چانسی هەبوو کە بمێنێتەوە خۆی بگونجێنێ لەگەڵ ئەو هەلو مەرجەیە بەڵام لە ڕاستیە یەکێک لە هەرە فاکتەکانی کە ئەمریکا و دۆناڵد ترامپش نایشارێتەوە کە ئەوان ئێرانیان خستۆتە لیستی تیرۆرەوە و ئەو هێزە پرۆکسە ئێرانیانەی کە لە منتەقەکەیان چ لە ئەوەی کە نیگەرانی زۆر بۆ ئەمریکا و واشنگتۆن دروستەکان چ مەترسین بۆ سەر وزە لە منتەقەکەیە حوسیەکان لە یەمەن مەترسین لەسەر بەردەوام مەترسی بوون لەسەر گەروی هورمز و بابل مندەب کە لە 120 وزەی منتەقەکەی پیاتی ئەپەڕێ ئەمە بۆ ئەمریکا و لەگەڵەوەشە بۆ تەییدی قسەکەی تۆ بەڵێ ڕاستە مەسەلەکە بە تەنها پرۆژێ ئەتۆمی نییە بەڵام ئەوە بۆ ئیسرائیل بابەتێکی گرنگە کە هەمیشە ترسی هەبووە لە نەیارەکانی بۆ معلوماتی جەنابێت لە هەر شوێنێ پرۆژەیەکی ئەتۆمی خەریکی بەرەمهێنان بوو بێ چ لە عێراق چ لە لیبیا چ لە سووریا هەمووی ئیسرائیل بۆردۆمانی کردووە و ئەم بۆردۆمانی شەڕی 12 ڕۆژەی ڕابردووش پێیان وا بوو کە ئێران ئەتوانێت پاشەکشە بکە و دەست هەڵگرێ و سازش بکە و بچێتە پای ڕێکەوتنێکەوە لەگەڵیان کۆتایی بەوە بێنێ بەڵام ئێران پێم وا بوو لەو بەسجەی شەڕەکانی 12 ئۆکتۆبەر باش تێنەگەی بۆیە بە پێی میدیاکان هەم خەریکی بەرەمهێنانی ئەوە بووە و ئەمە ئەگەر فاکتێک بوو بێ فاکتێکی بێستریشەوە بوو کە وەکوتم ئێران لە ئیسرائیل ئەو مەترسیانەی کە لە سنوورەکانی هەبوون بە تایبەتی لە ڕوای ڕووداوەکانی بەهاری عەرەبیەوە وڵاتانی عەرەبی نەبوون کە مەترسی بوون لەسەر سنوورەکانی بەڵکو هێزە پرۆکسە ئێرانیەکان بوون لە حیزب اللهەوە لە حەماسەوە لە ئەوانە کە ئیسرائیل پێی وا بوو ئەمانە ئێران دامیانەکە و مەترسین لەسەر ئیسرائیل ئەمە یەکێک بوو لە سەبەکان و ڕووداوەکانی 7 ئۆکتۆبەر بۆیە ئەم ڕووداوانە ئەبێ ئامانجەکەی خۆی لە نەزەری واشنگتۆن و تەل ئەڤیڤەوە بپێکێ واش پێشبینیەکەم کە ئامانجە سەرەکیەکە ئەوە بێ کە سیستەمی سیاسی لە ئێران یان ڤێژنێکی تازەی بۆ بێنن بە ڕوویای ئەوان و بەدڵ ئەوان یان ڕژێمەکە بگۆڕن بۆی کە
ئەم پرۆسەیە کۆتایی پێبێ ئەو هەموو هێزگەلێکی هێناویشێتی پێشترش نووسیومە بە تەنها بۆ لێدان لە ئێران نییە بۆ تەنها شەڕێک نییە لەگەڵ ئێران بەڵکووە بینی بۆ تەسفیەکردنە لە عێراق بەرامبەر حەشتی شابی و بۆ شەڕێکە لەگەڵ حوسیەکان و واش تەسەورەکەم دوای ئەو هێرشانەی ئەمریکا و ئیسرائیل بۆ سەر ئێران و کوشتنی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران ڕەنگە هەدەفی داهاتویان عەبدولمەلیک حوسی بێ لە ئێمن و بەمە بەشێکی زۆر لە ئامانجەکانیان بەدیێنن و پێیان وایە منتەقەکە ئیتر ئەو مەترسی نابێت لەسەر ئیسرائیل زۆر باش ئەگەر تەماشای مێژووی هێرشەکانی ئەمریکا بکەین بەتایبەت هێرشەیەک لاکەرەوەکان هەمووی لە شەودا ئەنجام درراوە لە ئەفغانستان لە عێراق لە ڤەنزوێلا شەڕی 12 ڕۆژێکە کە کێڵگە ئەتۆمەکانی کردا ئامانج بەڵام ئەمەیان جیاواز بوو لە ڕۆژدا و ئەتوانێت یەکسەر نووسینگەکەی خەمنەی بکاتە ئامانج کە تیایدا خامنەیی زاواکەی کچەکەی نەوەیەکی بکاتە ئامانج ئەمە چۆن ڕوویدا و چۆن لە ڕۆژا و چۆن توانرا یەکسەر بە ئامانجەکە بکەن من لە ڕاستیان من لە کاروباری ئەسکەری ناتوانم بڵێم چۆنە بەڵام ئەوەندەی ممزانم جارێ لەوە گرنگتر ئەوەیە کە میدیاکانی ئێران دەستگا ئەمنیەکانی ئێران ڕایانگەیاندووە کە لە چەند ڕۆژی ڕابردوو شوێنی خامنەی ئەوەندە نهێنی بووە تەنانەت ئەلی لاریجانیشان کە بردۆتە لای بەچاوبەسراوی و هیچ کەسێکی نزیکی نەبووە و مەسعودی کوڕی و مستەبای کوڕی کاروبارەکانیان بۆ بەڕێوە بردووە دیقەت بە لەو حاڵەتە ئەمنیەتە تونوتیژەیە توندەیە مهمەیە کە ئێران بۆ خۆی لە ڕووی ئەمنیەتەوە زۆر بەهێزە بەڵام دیارە ئەبێ بڵێن کە وەکو ئیسرائیل خۆی ناوێنێ بریکارەکانیان معلوماتی دقیقیان داوە لەو کاتەیە یەکێک لە فاکتەکانەوەیە کە کاتەکان ئەو دەرفەتیان لە دەست نەداوە هەر بۆیە لە ئەوەی کە تۆیڵی ڕەنگە کە کەوتۆتە ڕۆژ بەشێکی ئەوە بێ کە لەو کاتەیە معلوماتی دقیقیان پێگەیشتووە لەلایەن بریکارەکانیانەوە تەمەن لە ناو خۆیانە دیارەوە ئەگەرنا ئەوەنە دقیق بۆیە ئەو هەموو موشەکان ئاڕاستی ئەو منتقەیە کردووە خاڵی دووەمیشی ڕەنگە ئەوە بێ کە ئەمریکا پێی وابێ ئیتر چۆتە شەڕێکەوە شەو ڕۆژی بۆ نییە و بە هەر حاڵ ئەتوانێت ئەبێ ئامانجەکانی بەدی بێنێ بەڵام لە هەر حاڵدا شەو بێ یا ڕۆژ بێ گەورەترین ئامانجی ئەم ئۆپەراسیۆنیان بەدی هێناوە و بەمە بە تەنها نەک ڕابەری کۆماری ئیسلامی ئێرانەوە ئەوە ڕابەرێکی ڕوحیە بۆ سەرتاسەری شیعەکانی دنیا و ئەشبینی ئەمڕۆ لە عێراق چیەکە و لە یەمەن و لە شوێنەکانی تر چیەکە یعنی قسەکەوەیە کە کوشتنی ڕابەری کۆماری ئیسلامی ئێران بۆ ئیسرائیل و ئەمریکا ڕووداوێکی گەورەیە و بە هەمان کاتە بۆ ینی کوشتنی خامنەی وەکو کوشتنی سەدام حوسێن نییە وەکو کوشتنی موعەمەر قەزافی نییە جگە لەوەی لە ڕۆی عەقیدی و ئیدۆلۆژیەوە هەیمەنەیەکی گەورەی هەیە لە دنیاە و بە دوای هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیانان ڕێژەی شیعە لە دنیاە بە ڕێژەیەکی بەرچاو زیادی کردەوە بۆی هەژمونەوە بۆیە قسەکەوەیە کە ئەو میدیایانەی کە ئیسرائیل لە شەڕی 12 ڕۆژەیە بانگەشێوایانە کرد کە نەیانویستووە خامنەی بکوژن دیار بوو دقیق بوو و ئەم ڕووداوە پێمان دەڵێ وەختێک دەوڵەتێکی گەورە ناتوانێت ڕابەرە ڕوحیەکەی سەرۆکەکەی بپارێزێ چۆن ناتوانێت بچێتە شەڕێکی ئاوە بۆیە ئەبوو مەسەلەن دانووسان بە هەر نرخێک بێلانی کەم ئەم مەترسیانەی دوورەخستەوە بەڵام پێم وایە بەداخەوە کە شەڕێک ڕوویداوە ڕەنگە کۆتایی پێهاتنی ئاسان نەبێ بە یەکلاکردنەوە بە بەدیهێنانی ئامانجەکانیان نەبێت جاوەکوتم یا ڤێرژنێکی نوێی جمهوری ئیسلامیە نەسەرکار یانەوەی ئوستاز ئەوە قسەویستم ئەوە بڵێم لە ماوەی ئەم 48 ساعتی ڕابردووە یەک دوو جار ترامپ دوو جاریش ناتانیەوە هاتوونە سەر شاشەکان ڕوو بە خەڵکی ئێران قساکەن ئەڵێن ئێمە هاتوینە پشتیوانیتان وەرنە سەر شەقام دەسەڵاتەکەتان بگۆڕن ئەو مانای چیە مانای ئەوانە هێستا نایەنەوێ شەڕەکە زۆر گەورەتر بێ و هەموو هێزەکەی خۆیان بەکاربێن بەڵکو یانەیە خەڵک بێت سەر شەقام سیستەمەکە بگۆڕێ بە قازانجی ئەوان ئەمە ڕوو دەدات ئەو ڤێرژنە تازەی بەڕێستەڵی یا سیستەم دەگۆڕێ بۆ ئاسانیە ڕەنگە بۆ واشنگتۆن و تەلەڤیڤ ئەوە باش بێ کە ڤێژنێک بێنن بەبێ خوێن ڕشتن و بەبێ
کێشە و مشکلە و بەبێ ئەوەی کە وڵاتەکانی دەوروبەریشی نیگەرانکە ئێستا مەسەرەن پاکستان نیگەرانە لەو ڕووداوانە و تورکیا خۆتان نەزانن کە چەند نیگەرانە وڵاتانی کەنداویش بەش بە حاڵی خۆیان نیگەرانیان هەیە و دڵخۆشیشیان هەیە وەکوتم پیان وایە ئەگەر کۆماری ئیسلامی ئێران بڕوخێ وڵاتانی وەکو بەحرێن لەو هەژمونەی شیعە نەجاتیە بێ ینی ئەلەم ڕۆژەیە زۆرترین هێرش کراوەتە سەر بەحرێن هەندێک پیان وایە لەسەر تەنها لەبەرەوەی بنکەی کەشتیگەلی پێنجەمی ئەمریکا لە بەحرێنێ نەخێر لە کاتێکە ئەکسەریەتی خەڵکی بەحرێن شیعەیە و کۆماری ئیسلامی ئێرانیان ئێران ئەوێ لەم ڕێگایەوە خەڵک ڕاپەڕێ بەرامبەر دەسەڵاتی بەحرێن بڵێن کە ئێوە نەهامەتیتان هێناوە و مەسەلەن وڵاتی ئیمارات پێی خۆشە ئەو پشێوێ هەیە بۆی کە دوورگەکانی ئەبوو موساوتم بیگۆر و سوغرە وەرگێتەوە و هەمان شێوە عەربستانی سعودی پێی خۆشە ئێران زەعیف بێ و میدیاکان ئەم ڕۆوتیان شاه محەممەد سەلمان زۆر فشاری لەسەر ترامپ داناوە کە ئەو هێرشە بکە چونکە پێی وایە ئەبێ مەترسیەکانی ئێران کە لە ڕێگای حوسیەکانەوەیە لە منتقە نەوتیەکانی ئەوانەوەیە هەمیشە مەترسی گەورن لەسەر ئارامکۆ ئەبێ کۆتایی پێبێ لەبەرەوە هەر کام لەمانە هەز بە مەترسی و نیگەرانی و خۆشحاڵی ژەکەن بۆیە بەوتم بەپی برژەوەندەکانی خۆیان بەڵام ئەوەی کە بیانەوێ ڤێژنێکی تازە بێنن هێشتا ئەوان چاوەڕێ ئەوەن کودەتایەک ڕووبا کودەتایەک سپی ڕووبدا هێزێک لە ناو سوپای پاسداران دەسەڵات بگرێتە دەست و بتوانن بەبێ قوربانی زۆرتر ئەوان پیان وایە کە ئەگە شەڕەکە درێژە بکە شەڕەنگە قوربانی زۆرتر بن بۆیە ترسیان هەیە لە ئەمریکا هەم ترس لە ئەوەی کە کۆنگرس مخالەفەتی زۆرتر بکە و ئەم خەڵکی ئەمریکاش هەر بۆیە بڵێم کە مثلەن سەرەتای دەستپێکردنی شەڕەکە ئەمریکادایە دەست ئیسرائیل لە ئیسرائیل بە خەڵک وەکو هاوڵاتی ئەمریکی ئینین مخالیفی شەڕ نین بە پێچەوانەوە ڕەنگە پێشیان خۆش بێ بە تایبەتی کە لێدانە لە نەیارەکان و میدیای ئیسرائیلی ئێرانی وەکو فۆبیایەک نیشانداوە بەرامبەر بجوولەکە کە ئەوەیە وڵاتەکەمان بسرێتەوە کە ئەو خەریکی بەرەمێنانی چەکی ناوکە بۆیە دەستپێکی شەڕەکانی داوەتە دەست ئیسرائیل و ئیسرائیل زۆرتر قساکاتە واشنگتۆن لە کاتێکە کە بەشێکی زۆری هێزەکە ئەمریکا بەڕێ زۆر باش بەڵام لە هەرحاڵدا ئستاز ئەوەی چۆن وتمان ڕووداوەکانی مەسەلەن منتیقەکە خۆرەڵاتی ناوەڕاست دوای 7 ئۆکتۆبەر خۆرەڵاتی ناوەڕاستی پێش 7 ئۆکتۆبەر نییە بە کوشتنی خامنەئیش کۆماری ئیسلامی ئێران پێش کوشتنی خامنەئی نیانی هەموو شتێک ئاڵگۆڕی بەسەرادێ زۆر و ئەمە واکە کە ئەمریکا هەژمونی زۆرتر بێ لە منتیقەکەیە و ئەوەی کە ویستم ئەوەش بڵێم بە جەنابەت کە وتت هەدەفەکە بەزە هەدەفەکە وزەیە یعنی ئێستا دیقەت بە ئەوە هەموو نەوتی ڤەنزوێلا لای کەوتۆتە بەردەست بۆ بە هەمان شێوە هەموو وزەی ئێرانی یەکەوێتە بەردەست بە غاز و نەوتەوە باشە ئەوە تموحی ئەوەشی هەیە کە ئەم سیستەمە سیاسی لە عێراق دێ وەکو خۆشتان بینیتان ڤیتۆی لە سەمالیکیە یعنی بەشێکی زۆری وزەی جیهانی ئەکەوێتە بەردەست و ئەمەش ئامانجێکی گەورەیە بۆ واشنگتۆن زۆر باشە بربانی ئەمڕۆ بە فەرمی میدیای ئێران پشڕاستی کردەوە کە خامنەیی لە ژیاندا نەماوە و لەو ئامانجەی ئەمریکا پێکراوە و باز لەوە کرا کە چەند جێگرەوەیەکی پێش ڕووداوەکە خۆی دەستنیشان کردووە ئەم بەیانیە لاریجانی وەگێکێک لە جێگرەوەکان قسەی کردووە و دەڵێ دوژمنەکانمان دڵی ئێرانیان سووتان بە خێرایی ئێمە دڵیان دەسووتێنینەوە جا لەوە ئایا ئێران دەتوانێت چی بکات لە دوای خامنەیی چی ڕوودەدا لە بەروی لە بیرمان نەچێوەک بە ڕێزی شدوتت کەسایەتیەکی دیار و ڕابەری ڕۆحی ئێرانیەکان لە ژیاندا نەماوە دەتوانن وەڵام بدەنەوە بە خێرایی دەتوانن خۆیان ڕێکخەنەوە ئەمە ئاسان دەبێت بۆ دۆخی شڵەژاوی ئابووری و سیاسی تاران بەپێی دەستوری ئێرانی کابێ ئەو ئەنجومەنە هەشتاوەش کەسی کە هەیە بۆ تەشخیصی کەسێک ئەوە دەستنیشانکە و ئێستا ناوی محسینی عراقی و محسین قومی و ئەوەی جەنابەت علی لاریجانی ئەوانە دێ علی لاریجانیش بۆ بە هەندێک لە میدیاکان لە ماوەی چەند ڕۆژی ڕابردوو بڵایان کردەوە لەبەر ئەوەی پێش هێرشەکان خامنەئی ئەو پێگەی داوەتێ وعد بۆ کودەتایەکی سپی ڕووبدا لە خۆپیشاندانەکانی ئەمجارەی ئێران لەلایەن باڵی ریفۆرمیزم بە تایبەتی ڕوحانی سەرکردایەتی کردووە بەڵام ئەم کەتیایی بۆ ئاشکرای کردو ئەمە زۆرتر سەرنجی خامنەی ڕاکێشاکە وەکو شوێنگرەوەی خۆی داینێ بەڵام لە هەر حاڵدا ئێستا نە لاریجانی و نە محسین قومی و نە محسین عێراقی و نە هەر کام لەو کاندیداتۆرانەی تر کە ئەیانەوێ بێنە شوێنی خامنەئی بە نەزەری من ناتوانن ئەو هەژمون و کارێزماتیک و هەیمەنەی خامنەییان هەبێ و ناشتوانن ئێران لەم قەیران و گێژاوە نەجات بن و تازە شەقامی ئێرانی لە کۆنتترۆل دەرچووە
یعنی لە هەر حاڵدا کۆماری ئیسلامی ئێران بۆ هەر اعتراز و ناڕزایەتی خەڵک هەر خەڵک کوژێ